مانگی تەمووز گەرمترین مانگی وەرزی هاوینە لە هەرێمی کوردستان و بەرزترین پلەکانی گەرمای تێدا تۆمار دەکرێت. لە کۆتایی هەفتەی ڕابردووشەوە شەپۆلێکی گەرما ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە بەوتەی بەڕێوەبەراتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێمی کوردستان پێشبینی دەکرێت تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوام بێت. کەشناسی هەرێم ئاماژەی بەوەش کردووە. پێشبینیش دەکرێت لە ناوچەکانی خانەقین و مەندەلی و کفری و کەلار و مەیدان و مەخمور بەرزترین پلەکانی گەرمای پێشبینیکرا و بگاتە 50 پلەی سەدی. ئەم بەرزبوونەوەش زیاتر دەبێتن لە ڕۆژانی داهاتوو بە تایبەتی لە ڕۆژانی چوارشەممە تا ڕۆژی هەینی پێشبین دەکەن کەەوە پلەکانی گەرما بە 1 تا 2 پلەی تریش لەو ڕێژانەیەکەوە تۆمارکراون زیاتر بێتن واتە تاکو ئێستا ئەگەرەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەردەوامە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان. بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات بە تایبەتی ئەو کەسانەی دڵ و گورچیلەیان سستە و شەکرەیان هەیە دۆخی تەندروستیان ئاڵۆز دەکات. بەشێک لە هاوڵاتیانیش بەهۆی گەرماکەوە تووشی سکچون و ڕشانەوە بوون. تەنها لە ماوەی 1 ڕۆژدا لە کۆی 120 نەخۆش لە نەخۆشخانەی فریاکەوتنی هەناوی سلێمانی 40 نەخۆشیان بەهۆی کاریگەری پلەی گەرماوە داخل کراون. کەسی تەندروستە بێ ئاگای لە خۆی بێ خۆی تووشی ماندووبوونێکی بەقوت نەکاوەکو وەرزشێکی زۆر بەقوت لە کاتی بوونی پلەی گەرماکەیە. ئەگەر کەسی ناساغیشە باشترە خۆی نیایە بە کاتە گەرماکان بچێتە دەرەوە. ئەو نەخۆشانش کەوان زیاتر ئەوانن کە سستی دڵیانێ و لەسەر دەرمانن، ئەو کەسانی سستی گورچیلانێ و لەسەر دەرمانن، ئەوانی شەکران هەیە و بە تایبەتی ئەوانی کە ئێستا لە دوای ڕەمەزان و هەر بە ڕۆژوون ئەوانە بێئاگان لە خۆیان بێت. بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە کاتێکدایە لە ئێستادا لە هەرێمی کوردستان کەمتر لە 14 کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێتە هاوڵاتیان و بەرپرسانی تەندروستی و کەشناسی هۆشداری دەدەنە هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێننەوە و نێنە دەرەوە تا دوور بن لە مەترسیەکانی پلەی گەرما لەسەر تەندروستیان. کارزان تارق ئێنارتی سلێمانی.